پیرۆزە دەرچووە پەیمانگا بەش ژمێریاری سەرەتای بیرۆکەی کارکردم بۆ دەگەڵێتەوە کە لەگەڵ بابم سەردانی وڵاتێکمان کرد لەوێ ئەو بیرۆکەم بۆ هات کە ئافرەتانی دەرەوە چۆن کار دەکەن و چۆن دەتوانن لەسەر پیاکانی خۆر بوەستن ماستر ناڵێ ماستریش هەیە یاسی گەورەتریشم هەیە لۆ نابن منیش داوای یارمەتیم لە باوکم کرد کە هاوکارم بێت و پشتگیریم کات بۆ بتوانم دوکانێک بۆ خۆم دابنێم ئەو کاتە بابم پشتگیری کردم و هاوکارم بوو دوکانێکی بۆ دانام بەڵام دوای ئەوەی کە نەخۆشی کۆڕۆنا هاتە ئاراوە نەمتوانین لە دوکانەکە بەردەوام بم دوکانەکەم هەڵگرت دوای ئەوەی کە گەورەترین پاڵپشتی ژیانم لەدەستدا کە باوکم بوو ناچار بووم لەسەر پیاکانی خۆم بوەستم لە دوکانێک بووم بە شاگرد دوای ئەوەی کە لە دوکانەکە بەردەوام بوو زیاتر تێکەڵی کارەکەم بووم و حەزی کارکردنم بۆ زیاد بوو دوای ئەوە توانیم دوکانێک تایبەت بە خۆم دابنێم ئەلحەمدولیلا ئێستا دوکانی تایبەت بە خۆم هەیە و توانیمە دەرفەتی کار بۆ گەنجێکی تر بڕاستێنم خۆشترین بۆن بۆ نەمینەخان بۆن کاریگەری لەسەر ئەو کەسە هەیە کە بەکاری دێنێ واتە لەسەر کەسایەتی بەرامبەر چونکە دەبێتە هۆی سەرنجڕاکێشی کەسی بەرامبەرەکە و دڵخۆشکردنی کەسی بەرامبەرکە بۆنیشی خۆشی بۆ بێت بۆیە پێویستە گرنگی بە بۆن بدرێت بۆ ببێتە کەلتور لە ناو کۆمەڵگای کوردەواریدا خەڵک زیاتر گرنگی بەو بۆنانە دەدات کەمانەوەی زۆرە و زیاتر سەرنجڕاکێشە بۆیە زۆربەیان داوا دەکەن کە ئێمە بۆنەکانیان بۆ هەڵبژێرین و هەر بۆنە کۆدێکمان لۆدانە بۆ ئەوەی کە مشتری بێتەوە دووبارە بتوانین هەمان بۆنی لۆدا بنین ئەلحەمدولیلا مشتری تایبەت بە خۆمان هەیە دێنەوە دووبارە بۆنەکان دەبانە ئەوی جارێک سەردانمان بکاتەوە بە دڵنیایی دووبارە دێتەوە هەمان بۆنمان لەلا دەباتەوە بۆنەکان بە کیلۆ لە وڵاتانی دەرەوە بۆمان دێت ئێمەش لێرە تێکەڵیان دەکەی نزیکەی 30 تا 35 بۆن بە خۆم لێرە تایبەتە بە خۆم کە تێکەڵم کردیە هەندێک بۆن هەیە دوو بۆن تێکەڵ دەکرێت هەندێک هەیە 4 بۆن تێکەڵ دەکرێت حەسەب گونجاندنی بۆنەکە بۆنی تایبەت بە ئافرەتمان هەیە تایبەت بە پیامان هەیە و بۆنەکانیش معتەرمان هەیە بۆنی جسمان هەیە بۆنی ماڵەوەمان هەیە کە تایبەتە بە ماڵ تەنانەت ئیشەکەم وایە لە هاتووە کە لە وڵاتانی دەرەوە سەردانم دەکەن وەکو وڵاتی ئەڵمانیا و بەریتانیا و پارێزگەکانی هەرێمی کوردستانیش هەولێر و دووەک و سلێمانی لەوێش سەردانم دەکەن ئیشەڵا لە داهاتوودا بتوانم براندی تایبەت بە خۆم هەبێت و بە خۆم بۆنەکان دروست بکەم